موچەی مانگی سەی خانەنشینانی سلێمانی بەم جۆرە دەستی پێکرد. سەر ڕای مانگی ڕەمەزانی پیرۆز و هاتنی شەپۆلی گەرما، موچەی مانگی سەی خانەنشینان بە پاڵەپەستۆ و برینداربوونی چەند خانەنشینێک لە سەرەی وەرگرتنی موچە لە سلێمانی دەستی پێکرد. خانەنشینان دەڵێن دۆخی دابەشکردنی موچە لە مانکانی دیکە خراپترە، لێرە تەنانەت سەرەژ نەماوە و کێ هێزی زیاتری هەبێت ئەوە دەکرێتە ژوورەوە. زۆر بەداخەوە ئاجەبە خۆیان ئەتوانن ژنیان یان خۆیان بێن بەم شێوە مەعاش وەرگرن، یعنی ڕێزم هەیە نە شەرەفمانیان هێشت نە ئەخلاقیان هێشت، هیچ ڕێز و حرمەتێکیان بۆ ئەم ملەتە دانەنەوە. بڕوات بێمە عیبە خۆمان عیبی خۆمان دەرەکەین لە تەلەڤیزیۆنە بڵاوێکەنەوە کە بزان ملەتی کورد ئاوهایە. عالم بەرەو پێشکەوتن ڕۆی، بەڵام بەداخەوە ئێمە هەرە بەرەو دواوە ئەڕۆین. بۆوە ئەکەن لە ملەتە، بۆ قوڕەکەنە سەرە ملەتە. ئەمە پاداشی ئەو خزمەتێکە خاننشین کردوێتی، ئەوان حربی عەساب لەگەڵ خەڵکاکەن، ئەیانەوێ خەڵکی ئیسراحەت نەکە، ئەیانەوێ دایما مەشغوڵێکە بیر لە شتێکە نەکەیتوانێ. دوای 40 ساڵ خزمەت هاتووم لە ساحەتۆ لێرم بە زمانی بەڕۆژەوە باوەڕەکەیت. ئەوەش نەتیجەکەم بوو لێەوە پاڵیان پێوە نام خسبیانە خوارەوانێ قاچم هەمووی برینار بوو، خۆشم شەکرم هەیە زەختم هەیە، ئێتر سەحەتیشم زۆر ناتەواو و نازانم بژڕۆمەوە ئەینەشتە سوێنێش بێمەوە نەفسیشتە. بەشێکی زۆریان بە زمانی بەڕۆژەوە لە سەرەتای بەیانیەوە هاتوونەتە بەردەم بانکەکان، بەڵام دوای 6 کاتژمێر هێشتا نەیانتوانیوە موچەکانیان وەربگرن. سەرەنیە و ژن و پیا و تێکەڵن و لە یەک دەرگاوە دەچنە ژوورەوە، پاڵەپەستۆی زۆر بۆ چوونە ژوورەوە هێزی لێ بڕێون. حکومەت بەڵێنەکەی ڕازدەر نەچوو، بڕیار بوو ئەم مانگە شێوازی دابەشکردنی موچەی خانەنشینان باش بکرێت. پرۆژەی بۆن لێدانی موچەکانیان و بردننی بۆ بەردەم ماڵەکانیشیان دیار نیەکەی جێبەجێ دەکرێت. سەرەی ئەمە بە خەتای نیزامەکەیە سیستەمیان نییە. 8 ملیۆن تەقاعد لە عێراقا هەیە، 1 دەقیقە ڕاناوەسن. ئەی باکی کاردێکی پێ یەکسەرەیە نەکەوێتە دەرەوە. ئەمان هەر کەرامەتی ئینسانیان شکانووە. ئەمە حکومڕانی چۆن وابێ بڕوا بەڕێ براکەم ئەزیزەکەم باشی چیەکەنەوە ئەمە تۆزێ بە حساب تۆزێ باش بووە دەفەرمونتە تەسویری کە بزانە باش بووە. ئەمە بێ حکومەتیە بەڕاستی بێ نیزامیە مەبەستیان بێ چاکەن بەس مەبەستیانە چاکیکەن بەڕاستی. وەڵڵای ئەوەیە ئێستا من هەر ناوێرم ئەگەر ئیمڕۆ ژوەری نەگەم سبێ ژوەری نەگەم ناوێرم بڕۆمە ئەو پاڵپاڵێنە چونکە لەوانەیە معرەزی بۆەوە کە تووشی نەخۆشیش ببی لەوێ کاکە چەنەها کەسێ هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە ئەڕۆیتە پێشەوە هەموو تەماشاکە هەموو سەری ناوە بە سەری یەکەوە زۆر معرەزیشە بۆی کە تووشی نەخۆشیەکە بۆ نەقڵ بێت. اینجا مەجبوری داوەها بیەسی تاوەکو فرسەتێکە بێت. یەک دەرگا کفایەت نییە بۆ چوونە ژوورەوەی ئەم هەموو خەڵکە. بۆچی ناتانکەنە ژوورەوە هەمووتان لە ژوورەوە بن وەش بێ ئەڕۆیە پاڵەنە 5 کە 10 کەسە کاتە ژوورەوە ئەڵێ ئیترەی وەسێنێت ئیتر ئەو مۆشیەوەیە تەوسعەکە. لە کاتێکدا دەبوو حکومەت ئامادەکاری بکات بۆ دابەشکردنی موچەی مانگی 4 بەڵام هێشتا دابەشکردنی موچەی مانگی 3 کۆتایی نەهاتووە. مانگی پێشوو 5 خانەنشین لە سەرەی وەرگرتنی موچەکانیان لە سلێمانی گیانە نەدەستدا و چەندینی دیکەش بریندار بوون. ئەم مانگەش بە هەمان ڕێوشوێنی مانگی پێشوو موچەکانیان دەستی پێکردوێتەوە. لە یەکەم ڕۆژی دابەشکردنی موچەکانیان چەند خانەنشینێک لە کاتی وەرگرتنی موچەکانیان بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەکران. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.